چۆن شکۆی ئیتڵاعات شکێنرا. گەورە بەرپرسانی ئیتڵاعات و سوپا لە ژێرەوە کار بۆ موساد دەکەن. دەزگا هەواڵگریە شیعەکە چیتر هەیمەنە و هەژمونی نەما. ئەگەر سەیری زنجیرەی تارانت کردبێت بە وردی لە پرسی هەواڵگیریدا تەپیوی ئەو دەزگایە دەگەیت کە ساڵانێکی زۆرە بۆتە مۆتەکەی گیانی خەڵکی ناوچەکە، بە تایبەت کورد و سوننە و بەشێکی نەتەوەکانی دیکەی ئێران. شەوی 31 تەموزی 2024 لە نێو هۆتێلێکی تایبەت و نهێنیدا یەک لە میوانە هەرە گرنگەکانی مەراسیمی سوێند خواردنی سەرۆکی ئێران کە ئیسماعیل هەنیە بوو بە موشکێکی مۆساد لە نێو برا. ئەگەر پرۆسەی کوشتنەکە بەلای چاودێرانی سیاسی و سەربازیەوە پرۆسەیەکی وردی سەرسوڕهێنەر بێت کە چۆن لە نێو ژوورێکی قوڵایی ئەو بینایەی هەموو گۆشەکانی دەورە دراوە بە ڕادار، ئەوە ئاشکرابوونەکەی ئابڕووچوونێکی هێندە گەورەیە کە ئیتڵاعات و دەزگامنیەکانی ڕژێمی ئێران ڕوبەڕووی شەرمەزاریەکی مێژووی دەکات. بە گوێرەی زانیاریەکانی نیویۆرک تایمز، شوێنی سەرکردە فەڵەستینیەکە تەنها بەرپرسی ئیتڵاعات و بەرپرسی پاراستنی پاسەوانێتی بەرپرسان و ئیسماعیل قاعانی سەرۆکی سوپای پاسداران زانی بوویان. تەنانەت بەرپرسی ئەو تاوەرەی شەو لەی نیشتەجێ بوو کە دەکەوێتە باکووری تاران و ناوی مەنزڵگای جەنگاوەرە دێرینەکانە نەیزانی بوو. هەر بۆیە بڕینی هێڵە گەرمە ئەمنیەکان و ئاشکرابوونی شوێنەکەی گومانی لای گەورە بەرپرسانی ئێرانی دروست کردووە کە دەستێک لە نێو خۆیاندا شوێنەکەی ئاشکرا کردبێت. پێشتر و لە یادی کوژرانی قاسم سولەیمانیدا بە هەمان شێوە پلانی وردی ئەمنی و بازنەکانی پاراستنی سەرۆکی وڵات بڕدران و بۆمبێک بە سەیارەکەی ئیبراهیم ڕەیسیدا تەقیەوە و دەراسا ژیانی ڕزگار کرد. ساڵانێکە لە ڕێگەی تۆڕە سێبەرەکانی دەستگاکەوە لە نێو وڵاتانی ناوچەکەدا ناوی ئیتڵاعات کراوەتە مۆدێلێکی ترسێنەر کە هەر ناوهێنانەکەی بۆتە بەڵای گیانی خەڵکی، بەڵام دەستڕاگەیشتنی ئاسانی CIA و مۆساد بەو جێگە تایبەتانەی کە خودی ئیتڵاعات خۆشی بە دروستی نایزانێت، دەستگاکە و کارەکانی و شکۆیشی دەخاتە ژێر پرسیارێکی قورسەوە. چاودێرانی دۆخەکە دەڵێن خراپی گوزەرانی خەڵک لە ئێران و خراپی مامەڵەی دەستگا هەواڵگیریەکە وای کردووە کە چەندین گەورە بەرپرس ئامادە بن زانیاری لە بەرامبەر بڕێک پارەدا بۆ دەستگا هەواڵگریە دژەکان بگوازنەوە. ئەوەش ئاماژەیەکی ڕوونی کەوتنی یەکجارەکی ڕژێمەکەیە. 2 ساڵ بەر لە ئێستا بە هەمان شێوە دەستگای مۆساد و دەستگای هەواڵگری ئەمریکی توانیان وردترین زانیاری بە بەڵگە و دکۆمنت لەسەر پرسی ئەتۆمی کۆبکەنەوە. دزەکردنی زانیاریەکان لەو کاتەدا ئابڕووبەرانە بوو، چونکە تیمەکە یەک کۆنتێنەر زانیاریان دابوو بە دەستگانێنیەکەی ئەمریکا و ئیسرائیل و بەو جۆرە جارێکی تر لە بەرچاوی دنیا ئابڕووی هەواڵگری وڵاتی ئێرانیان برد. هەڵەکانی دەستگای ئیتڵاعات هێندە ئابڕووبەرانن کە لە نێوخۆی ئێراندا بوونەتە نوکتەی سەرزاری خەڵکی. 2 ساڵ بەر لە ئێستا و لە کاتی فڕینی فڕۆکەیەکی ئۆکرانیدا لە ژێر کاریگەری زانیاری فەیک و درۆدا سوپای پاسداران موشکێکی نا بەو فڕۆکە مەدەنیەی کە 188 گەشتیاری هەڵگرت بوو لە ئاسمانی تاراندا تێکی شکاند. بەوەش دیسانەوە ئێرانی لە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی هێندەی تر نابوت کرد. دەستگا هەواڵگیریە ئێرانیەکە بووەتە نوکتەیەکی لاواز و پەڕووباڵی کراوە لەلایەن دەستگا هەواڵگیریە ناوچەی و جیهانیەکان. هاوپەیمانەکانی خۆشی لە نمونەی دەستگای هەواڵگری ڕووسی و چینی نەک هەر ئامادەنینکاریان لەگەڵدا بکەن، بەڵکو زۆر کات لە سەفقەکاندا لەگەڵ هەواڵگری وڵاتە دژەکان بەکاری دەهێنن. وەکەو هەڵمەتەی ئەم ماوەیە لە سووریادا دەستگا ڕووسیەکە کردی و شوێنی چەندان گەورە بەرپرسی پاسدارانی ئاشکرا کرد. کوژرانی ئیسماعیل هەنیە پێدەچێت دوایین خاڵی ئابڕووشوونی دەستگا هەواڵگیریە ئێرانیەکە بێت و ئیدی هیچ سەرکردە و سەرۆکی وڵاتێک ئامادە نەبێت لە تاران و لەژێر سەرپەرشتی ئاسایشی ئەواندا بمێنێتەوە.